بەناوی خوای باڵادە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم ئازان و خۆشەویستان ئەڵقەیەم جارمان باسکردن لەنەوەی کە ئایا ئامانچیە لە یەکپۆشی جلوبەرگ لە زانکۆ و پەیمانگاکاندا زانین ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر پرۆسەی خوێندن و هەروەها پرۆسەی پەروەردەگەر لە قوتابخانەکانیشدا جێبەجێ بکرێت لە ماوەی ڕابردوودا قسە و باسی زۆرێک لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسکردن لە یەکپۆشی خوێندکاران و قوتابیان لە زانکۆ و پەیمانگاکاندا دوایەوەی کە زانکۆی سەلاحەدین ڕاپرسێکی ئەنجامدا سەبارەت بە یەکپۆشی لە نێو زانکۆکەیاندا و دوجار بە گوێرەی ڕاپرسەکە بڕیاریاندا کە یەکپۆشی لە نێو زانکۆکەیاندا ببێتە بڕیار وە خوێندکاران و قوتابیان جێبەجێ بکەن لەبارەی ئەم پرسەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وایە کە ئەمە شتێکی زۆر باشەوە دەبێتە هۆی ئەوەی کە قوتابیان چینایەتی نەمێنێت لە نێوانیاندا وەروها قوتابی تەنها و تەنها بیر لە ئامانجەکەی بکاتەوە کە ئەویش پرۆسەی خوێندنەوە زیاتر پەرە بە خوێندنەکەی بدات تاوەکو زیاتر گرنگی بە جلوبەرگ و مۆدلات و کۆمەڵێک بابەتی دیکە و هەروەها هەندێکی دیکە پیانوا بوو کە ئەمەوا دەکات لەوانەیە کە قوتابیەک سەرمایه‌دارەوە دەتوانێت چەندین مۆدل و وەمارکی جیاواز لەبەر بکات لە نێو قوتابیەکاندا بەشێکی زۆر لە قوتابیانی کە هەژارن کاریگەری دەبێت لەسەر بابەتی لە لایەنی دەرونی و کۆمەڵایەتی ئەو قوتابی کە لە زانکۆکەدا دەخوێنێت بۆیەوەی کە بیدەکاتەوە کە لەوانەیە ئەو نەتوانێت ئەو جلوبەرگە بکرێت و بتوانێت بیپۆشێت ئەمەش دەبێتە هۆی کاریگەری دەرونی لەسەر بەشێک لەو قوتابیانە بەشێکی دیکەش پیان وا بوو کە ئەمە لەوانەیە بێتە مایزیان بۆ قوتابیان و ڕێگە بەوە دەدرێت کە قوتابیان نەتوان بە ئازادانە چیان بێت بیپۆشن بەشێک لە قوتابیان باسییانەوە دەکرد کە لە ئامادەیدا تاوەکو ئامادەیی لە نێو پرۆسی خوێندا بە یەکپۆشی هێناویانە ئێستا دایانەوێت بێنە نێو زانکۆ و ئازادانە بتوانن جلوبەرگێک تایبەت کە خۆیان دایانەوێت لەبەری بکەن لێرەدا قسە و باسێکەیە کە ئایا جلوبەرگی خانمان یاخود خوشکانی باڵاپۆش چی لێ دێت ئایا دەکرێت بێتەوەی کە ئەوان شێوازێکی دیکە جلوبەرگ بپۆشن بۆیە زۆرجار خوشکانی باڵاپۆش دوو دڵن یاخود دڵڕاوکی ئەویان هەیە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتەدا بکەن سەرۆکی زانکۆی سەلاحەدین ڕایگەیان بەشێکی زۆر لە زانکۆکان لە هەرێمی کوردستاندا پەیوەندیان پێوە کردن بۆی کە دوای ئەنجامدانی ڕاپرسێکە لە زانکۆی سەلاحەدین ئەوانیش پلانی ئەوە دادەنێن کە ئەمەش بخەنە نێو ڕاپرسی نێو زانکۆکانیان کە ئایا گونجاوە یاخود چۆن قوتابیەکانیان دەیانێت بڕیادن لەسەر باڵاپۆشی یەکپۆشی لە نێو زانکۆکەیاندا وەروەها ئایا دەیانەوێت ئەوانیش بەشدار بنەوەی کە تەواوی قوتابیەکانیان یەک پۆشاک لەبەر بکەن ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت ئێوەی ئازیز دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوەی کە لەسەر شاشەی پێیان دەرکەوتون پەیوەندیمان پێ بکەن و ڕاو سەرنجی خۆتان لەبارەی ئەم پرسەوە بخەن ڕوو دەچمە لای بەشێک لە کۆمێتی ئێوەی ئازیز کا بۆ ئەم بابەتتان نووسیوە محەممەد ئەلی دەنووسێت ئەگەر وەک ڕنگ بێت ئاسایە ئەگەر خۆ جۆریش بێت ئەوە حیجابی ئافرەتان ڕێکەی پێ نادرێت کەواتە شتێکی باش نابێت حاجی لوقمان دەڵێ شتێکی زۆر باشە و ئەگەر ئاماجەکەی تەنها نەهێشتی چینایەتی بێروها محەممەد ئەنوەر دەنووسێت شتێکی باشە لە ڕووی ئابووری و باری سەرشانی قوتابیان کەم دەکاتەوە هەروەها ئازان محەممەد دەڵێت ئەگەر ڕێگری لە حیجاب نەکەن شتێکی زۆر باشە چونکە سیمای زانکۆ نەماوە بۆتە جێگای خۆ نمایشکردن بەشێکی زۆر لە قوتابیان باسییان لەوە دەکرد کە لە نێو زانکۆکاندا لە ڕابردوودا بۆتە هۆی نمایشکردن بەشێکی زۆر لە قوتابیان تەرکیزیان لای خوێندنیەوە پەرە بە خوێندنەکەیان نادەن تەنها بەشێکی زۆریان بیل لە مۆدلات و گۆڕینی جلوبەرگ دەکەنەوە کە ئەمەش کاریگەی دەبێت هەم لەسەر پرۆسەی خوێندنی قوتابیان نێو زانکۆکاندا وەروها قوتابیانی ئامادەیش کە ئەگەر لە نێو قوتابخانەکەیاندا یەکپۆش نەبن کە کاریگەری دەبێت لەسەر هەردوو بارەکەی بۆیە گرنگە قوتابی بزانێت بۆ چ ئاماجێک دەچێتە زانکۆ یاخود لە ئامادایی دەخوێنێت بزانێت کە دەبێت چی بکات وە چۆن بەردەوام پەرە بە ئاماجەکەی بدات کە زانست و زانیاری و خوێندنە نەوەکو شوێن مۆدلات و جلوبەرگی جۆرا و جۆر بکەوێت لەسەر ئەم بابەتە وەک ئاماژەم پێکرد ڕای جیاواز هەیە بەشێکیان پێیان باشەوە بەشێکی دیکەشیان پێیان وایە کە ناکرێت ئەمە جێبەجێ بکرێت چونکە لەلایەک هەنێک وابی دەکەن لایەک دەبێتەوە بارگرانی بۆ بابەتی ئابووری نێو خێزانەکان چونکە خێزانێک ئەگەر چەند قوتابیەکی هەبێت
دەبێت جلوبەرگ بۆ یەکپۆشی ئەم قوتابیانی دابین کە لەلایەکیشەوە ئەگەر بچنە دەرەوە بچنە شوێنێکی دیکە یاخود بۆ دەرەوەی قوتابخانە و زانکۆکان دەبێت جلێکی دیکە بکرێت چونکە زۆرجار ئەو جلەی کە لە زانکۆکاندا لەبەری دەکات دەتوانێت لە دەرەوەی زانکۆش ئەو جلەی بپۆشێت وە لەبەری بکات. لە ئەمڕۆ دوابڕیادرا لەبارەی یەکپۆشی نێو زانکۆی سەلاحەدین کە ماوەی هەفتەیەک بوو ئەو زانکۆی بە شێوازێکی ئۆنلاین ڕاپرسێکی ڕاگەیان بوو بۆ قوتابیەکانی کە بزانن چه بڕیارێک دەدەن لەبارەی یەکپۆشی لە نێو زانکۆکەیاندا دوجار ئەو بڕیاریاندا کە دەبێت یەکپۆشی جێبەجێ بکرێت لە نێو زانکۆکەیاندا ئەوان باسییان لەوە کرد کە تاوەکو یەکی تشرین یەکەم قوتابیان بۆیان هەیە یەک پۆشێکە بە تەواوەتی جێبەجێ بکەن دوای ئەو بەروارە ئیدی هەر قوتابێک جێبەجێ نەکات تووشی سزا دەبێت. دەچمە لای یەکەم پەیوەندی کاک ئاواد لە سلێمانی. کاک ئاسڵای خوا لێبێ. کاکدانیا گیانی وەرەتان باش ڕێزم بۆ بینەران بۆ جەنابتان بۆ ستافی بەرنامە. وعەلەیکە سەلام کاک ئاواد گیان سەر دوو چامان. سەرنجت چییە لەسەر بابەتەکەمان؟ تەوەرەکە یا بابەتەکە با بڵین لەسەر یەکپۆشیە یا یەک ڕەنگیە لە زانکۆ و پەیمانگاکان. جا ئامانجی ئەو یەکپۆشیە ئەگەڕێتەوە بۆ یەک شت هەدەف و ئامانجەکەی ئەوەیە کە ئیتر منەمە هەر ساڵێک و پشیش ساڵی با بڵین دەڕینەوە بۆ هەشتاکان و حەفتاکانی لەگەر لە پەیمانگا و جامیعە و زانکۆکانە کات دەنیاجان ئەگەر تۆ معلومات زیاتر هەوڵێ بۆ بگەڕێتەوە بۆ ساڵانی پێش و زەی موحەد هەبوو واتە یەکڕەنگی یا یەکپۆشی یا زلەکان با بڕین وەکو یەک بێ ئەو کاتە تەنورە هەبوو ڕەفاسی بوو بۆ ئافرەتان و پانتۆڵی ڕەفاسی شەبوو بۆ لەگەڵ کراسیستی بۆ قوڕان. ئەمە بابەتێ بوو کە دوای ئەوە توێژینەوەیان لەسەرکە ئەمە نەکوڕی دەوڵەمەند نەکوڕی فەقیر با وەکو یەک دەبەرکەن بۆی لە کاتی دەرس خوێندندا یا لە زانکۆکانە یا لە پەیمانگاکانە بەچارێکی کە بۆ تەماشایەتی نەکەن هەمویان باز دەکانیان چیدەوە ئامانجەکەیەکی وەشیکە ئەگەر بگەڕێینەوە بۆ ئەوەی بڵین ئایا سوودی کاریگەری چێ لەسەر پرۆژەی پەروەردە ئەگەر بڵین یەکپۆشی کاریگەری چێ لەسەر پرۆسەی پەروەردە هیچ کاریگەریی نییە کە کاریگەری پرۆسەی پەروەردە کاگە دانیاجان علاقەی بە ژیرەچی و لێهاتووی قوتابیەوە هەیە وایە ئێستا ئێوە لە تەلەڤیزیۆنە چەند کەسێکتان هەیە کەفاعەتی زیاترە هەیە کەفاعەتی کەمترە جلوبەرگەکانیشان هەمووتان لەوانەیە بڵێن قات و ڕیبات و پانتۆزا لەتیایە ئەمە علاقەی کاریگەری نییە لەسەر خوێندن بەڵام وەکو بارێکی عالەمی کە دێ یعنی زەی موحەد بپۆشرێت ئەمە بەڵام کاک ئامانج پێت وانە ئەگەر بۆ نمونە ئەمە جێبەجێ بکرێت وەکو ئەزمونێکیش بۆ زانکۆکان بزانین چۆن چۆنی ئایا کاریگەری دەبێت لەسەر ئاستی خوێندن و زانست و زانیاری قوتابیەکان ینی کردوتنی تەجروبەیەکی بکرێت بزانین ئایا لە کۆمەلگای ئێمەدا ئایامە جێبەجێ دەکرێت دەزانی کە ئەگەر ئەو قوتابیە ینی ڕێک و ڕاست تەنها و تەنها بیر لە خوێندنەکەی بکاتەوە کاتێکە واز لەم مۆدلات و مارکە و جلوبەرگە دێنێت لەوانەیە کاریگەری هەبێت کە بەردەوام بیری تەنها و تەنها لای خوێندەکەیەتی ڕاستە وەکو خۆت ئاماژت پێکرد لێهاتووی و ئاستی زیرەکی و کەسە دەورە بینێ لەوەی کە زانست و زانیاری وەربگرێت. بەڵێ زۆر ڕاستە کاک دانیار بەڵێ گوێ لە منە بەڵێ کاک ئاواد گوێم لێتە گوێ لە منە ئەگەر بە شێوەیەکی عام تەماشایکەین ئەگەر ئەوە تەجروبە بکرێ و نزاحەت بێنێ ئینشەڵڵا بۆ داهاتوو کارێکی وا بکرێتر ئافرەتان وەکو ئافرەتەکانی کوردستانی لای خۆمان با کارێکی وا بکرێت کە سەرپۆش عەلە لەقەل وەکو خۆداپۆشینێک باڵاپۆشێک بکرێ بۆ ئەو بەرنامەیە ئەو بەرنامەیە جێبەجێ بکرێ هەمیشە خوێندنەکە زیاتر بەرەو پێشچوونە سێ و زەمانەتی باشی ژەبێ لەبەر چی لەبەر ئەوەیە ئەو کەسە کە باڵاپۆش بوو وەکو ئافرەتان لە ناو کۆمەڵگایە لە ناو مەحەد و دانیشگا و زانکۆکانە ئەو کاتە بەڕێزێکی باشترەوە تەماشای بەرامبەری ئافرە دەکرێت و ڕێزێکی باشتریش بۆ ئافرەتەکە ئەگەڕێتەوە و ئافرەتەکەش هەست بە
ببوون و بە وجودی خۆیەکان نەک بە شێوازێک کە وەکو ئەمڕۆ کە ئیبینین بەداخەوە لە کۆمەلگای خۆمانە بە شێوەیەک سەرنجی خەڵکیان ڕاکێشاوە هەتا ئەگەر تۆ قوتابیبی لە پەیمانگایە لە مەحەدا ئەوانەی هۆش و بیرێ بەلای ئەوە ڕوا بەلای دەرسەکانتان ناڕوە لەوانەیە دەرسەکانی هێمالکەی ئەمەش بابەتێکە حەز دەکەم باسی کەم بۆ ئەوەی باڵاپۆشی بۆ ئافرەتانیش شتێکی زۆر زۆر گرنگە دەپرا باە عەلەقەل حکومەتی هەرێم چەند کاراسانێکی کردایە بۆی ئەو کەسە چۆنەڵی ببوایەتە جێی سەرنج و تەرجیعێکی خەڵکی کردایە کە بەو شێوەیە خەڵک وەکو ئافرەتان وەکو کچانی خۆمان وەکو خوشکانمان وەکو دایکانمان باڵاپۆشییان کردایە بۆی زۆر باشە سەرزەنیشتی نەکاو شتی نەکاو لە کۆتاییە ڕێزسڵاوەیە بۆ زۆر سپاس کاگاوجیان لە سلێمان لەگەڵمەوە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عومەر لە هەڵەبجە وەردەگرم کاک عومەر سڵاوی خوات لێبێت خی گەۆکەڕۆزگار لە جەنابتان خوردا عەلەیکە سەلام و ڕەحمەت الله کاک عومەریان سەر لە دوو چاومان چاوەکانتان گر نەکە فردان بەبەتێن ێوارەتان ئایا ئاماد لە یەکپۆشی جلوبەر بوو لە زانکۆ پەیمانگەکان چییە و چ کاریگەریی لەسەر پرۆسەی پەروەردە هەیە بڵێ برای بەڕێزم جارێ ئێمە مشکلەمان لەگەڵ یەک حکومەت مەبەستی چییە وەزارەت مەبەستی چییە ئەم یەکپۆشیە ڕادێنێ خۆی ئاستی پەروەردە فعلا ئەبێ حکومەت هەروەکو وەزارەتی پەروەردە ئیش لەسەر حاڵەتی لابردنی پەروەردەی ئاینەکە بێت لێرە دەستێکە دوایی خەمێکی ئەو لابخوا هەردوو وەزارەت ئەگەر مەبەستیانە ئاستی پەروەردە لە قۆناغی سەرەتایی ناوەندی ئامادەی زانکۆ پەیمانگەکان فەرق پێ بدەن فعلا ئەبێ بێن لە سەرەتایی لە مناڵەکان لە سەرەتاییەوە دەست پێ بکەن بۆی ئاستی پەروەردە گەشە بکات ئەمان مشکلیان ئەوەیە ئێستای نازان چ مەهام و مەبەستێک لە پشتی یەکپۆشیەوە ئایا یەکپۆشیەکەی سەردەمی بەعسە لە سەرواژنەوە بێت ئایا ئەومان ئەم گومانەمان لە ئەڕێتەوە کە هەموو سەرۆکی زانکۆیەک ئەوەی کە مەبەستێکی بۆ خۆی و ئاجێدای کە لە پشتری جێبەجێ نەکا یەکپۆشیەکەی پانتۆڵە یان حیجابە تەنورەیە یان بۆدیە یەکپۆشیەکەی کامەیە نازم بەڵ مەبەستم کچانە زیاتر زیاتر ئێمە مەبەستێکی لێرە ئێمە وەکو برایان وەکو باوکان وەکو مەسەڵەن ئەوانە بەشێک لە خوشکانی زۆریش لەوە ئایا یەکپۆشیەکە مەبەستی سەرەدارە بە ئاستی پەروەردەی علمی زانستی زۆر ڕاستە کاک عومەر ئێستا بەشێک لە خێزانەکان دایکان و باوکان و خوشکانی باڵاپۆش یان دڵڕاوکی ئەوەیان هەیە کە دیار نییە ئامانجەکە چی بێت ئایا کاریگەری دەبێت لەسەر باڵاپۆشی خوشکان و خانمان یان واجبەکرێت لەسەریان کە دەبێت پانتۆڵ لەبەرکەن یاخود کۆمەڵێ شتێکی کە ئەمە جێباسی بەشێک لە هاوڵاتیانە لە ئێستادا گرنگی بەم بابەتە دەدەن کە هەرچەندە ئەم بابەتە ئەم یەکپۆشیە تەنها لە زانکۆی سەلاحەدین چوەتە بواری جێبەجێکردن بۆی ئەوانی ڕاپرسیان کردو بەڵام هەر هاوڵاتیان بەگشتی خەمیانە کە لە زانکۆ پەیمانگاکان جێبەجێ بکرێت و لایەنی خراپی زیاتر بێت تاوەکو لایەنە باش بەڵێوامزانی داخراوەتەوە پەیوەندیەکەت بڵێ ڕاستە من لەگەڵەوەی جەنابتا و یەکەجار فەرمووت مەسائلی زانکۆ بۆ بە شوێنی عەرز و باڵا و کاڵا و بۆ مەعرەزێک فعلا واقعە بەڵام لەگەڵ ئەمە دائیمە ئەگەر ئینتیباه هەبێ بەلای برارەکانی حکوومەتەوە لە هەموو وەزارەتەکەن دائیمە شتێک ناکە لە مەصالحی ملت بێ لە مەصالحی ئاین و دین و بەرنامە و هەڵقوڵاڵی ناو ناخی جەماوەرەکەی بێ ئیلا شتێکەکە بارگەڕین لەسەر خەڵک دروستەکە ئیلا شتێکەکە لە دژی ئاینی خەڵکەکەیەتی لە دژی هەڵسوکەوت و حاڵەتی مادی و ئابووری خەڵکێتی ئیلا بۆ دیوار ڕۆیشتووە وەرە حکومەت خەڵک ئازاد کە لەوەی کە یەکپۆشی بکات زۆر باشە ئەوەی کە ئازادێک لەوەی یەکپۆشیەکەی چۆن بێت کچەکەی من استعدادم نییە یەکپۆشیەکەی ئەوەی حکومەت جێبەجێکات فعلا لە قوتابخانەیشا دەریەکە مەگەر حکومەت وا بکات فعلا بێها باوکی وەکو من هەیە بێها دایک هەیە یعنی ئەگەر یەکپۆشیەکەی حکومەت کارەدان بێ ئەگەر یەکپۆشیەکەی حکومەت زەرر بێت لە ئیمانمان لە ئەخلاقمان لە حیا و حرمەتی ئادابی کوردەواریمان ئیسلامەتیمان خواناسی و خواپەرستیمان کاسەر ئێسقان دژێر یەکپۆشین بەڵام ئەگەر یەکپۆشیەکە ڕێگیر بێت لە کاڵا و باڵای عەرز ئەگەر یەکپۆشیەکە ڕێگیر بێت لە هەموو تەجویلات و لە هەموو میکیاج و لە هەموو بەزم و ڕەزێک کە عەرز کە زانکۆ بۆ خۆی علمێکیانە ماوە کە زانکۆ هەمووی خەریکی مەعدەر سناپچات و بەزم و ڕەزم و هەمووی خەریکی عەرزی ئەمانەیە ئەوە فعلا تەییدەکەین دەستی خۆش بێ پاڵپشتی بەڵام بەدیوەکەی ترا ئەگەر زانکۆ خەمی گەڕانەوەی علمێتی خەمی گەڕانەوەی زانستێتی خەمی گەڕانەوەی پەروەردەیەتی وەزارەتی
خوێندنی باڵە وەزارەتی پەروەردە لە خەمی پەروەردەی ئاین دەبن یەکەم باس قوربان یەکەم باس حکوومەتەیدا یەکەم زەرر حکوومەت ئەییا ئینجایەتەوە بۆ میلەتەکەی من دەستخۆشی لە جەنابتانەکەم بۆ هیوایی حکوومەت لە جێی گومانی باشی میلەتەکەی بێ بەوەی حکوومەت شتێک ناکات دوای وەکو ڕادیۆی لەبێ پەشیمان بێت باز بۆ جەنابتان زۆر سپاس بۆ کاک محەممەد لە هەڵبجە لەگەڵمان نەبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک نیعمان لە هەولێر وەردەگرین کاک نیعمان سڵای خوارد لێبێت و ئێوارەت باش کاک نیعمان گوێبیستی دەنگی یارە پەیوەندیەکەی کاک نیعمان داخرا وەڵازان و خۆشەویستان ئێوە یازی دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەون پەیوەندیمان پێ بکەن و ڕاو سەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو دەچمە لای کاک نیعمان لە کاک عەبدوڕەحمان لە هەولێر کاک عەبدوڕەحمان یان سڵای خوارد لێبێ کاکە السلام علیکم سڵاو لە سەراتای بیسەران و کادیریش وعلیکە السلام کاک عەبدوڕەحمان گیان سەرچاومان ئوستاد دانیال ئەوەی ملاحەزە دەکرێت گیان سڵتە ئەوەندەی کورد و کوردستان تووڕە کردیە حتا ئەگەر هەنگاوی باشیش باوێ هەر بە گومان لە قەڵم بدرێت يعني من عرض نفسه للتهم فلا يلومن من أساء به الظن يعني خطاي منها كخلق پنجەی تۆمان لە بۆ ڕادەکێشی خەتای پەنجەڕا کێشەکەنێکی منم وار دەڕەخێنم لۆ تۆهمان ئەوجا یعنی ئەگەر بێت و ئەو برایە کێشە من ڕێز و احترامەشی بێ پایانم لۆی هەیە لە هەندە حاڵەتان زۆر پێداگر بوو لەسەر دەستخۆشی لە هەندە حاڵەتی زۆر گومانێکی سەیری هەبوو مطلقی حەق و حەقیقەتیش بگەم ئەو ئینسانە محتەرەمەیە چونکە خەتای دەسەڵاتە میلەتی لە خۆی تووڕە کردی ئەگەر بێت و قەسفی عەزە و ئاوی زمزمدا بەش بکە دەڵێن احتیمالە شتێکی تێدا بێ ئەو دەبا بێنە سەر ئەسڵە مەوضوع حکوومەت خۆی بێبنپانی دروست کردو لە نێو هاوڵاتیاندا يعني حاوڵاتی ئەگەر ده هەنگاوی باشی ببینی با دوو هەنگاوی خراپشش ببینی با قەت ئەڵزن و نەیلا دروست نەدەبوو خاصەتەن ئەوانەی پابەندن بە ئاین خۆیان دەزانن يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم طبعا هەمووی خۆ دەپارێزی لە إن بعض الظن إثم بەڵام سڵتە وای کردیەکە یعنی ئەگەر ئیشی باشیش بکە خەڵک ظنی باشی بينبا المهم جناب الجزاني عظائم الأمور تنشأ من صغائرها ومعظم النار من مستصغر الشرر خرش ثبت كولا خان قورة بالناموسا هر برشكة بسيطة يك حريقي لدخوتوا وإلا حقيقة يكفوشي داهناني إنسانية ولكاتي خوشي هبو زمان عفوا لە سەدەی هەژدەدا ئەمە لە جیاندا بوونی هەبوو کاتی کە قوتابخانەکان دروست مثلا زمان صدام حسينش هبوو يعني زي الموحد كان بكردي بيدلن يكفوشي هبوو أستاذ أرجع أوا شتكي زور بيروزة أولا استعلائية وفوقية ناهي يعني أوي سرمایه‌دار أوي 2 دیناری نییە بداتە کوڕوختی خۆی احتیمال لە بەقی هاتووت و دەکەن باران لێیان دەدا قارە نییە سواری ڕیمەک یان کۆستەرێکی بن حتا دێنەوە غەرقی ئاو دەبن لەگەڵ ئەوەش دەوامی خۆیان دەکەن ئوستادی بەڕێز جەنابەت دەزانێ ئین النەفسە لەعەمارەة بالسوء ئینسانی نەداری هەژار کە تاو لە تەبەقەکی زۆر دەزڕۆیشت و دەکا احتیمالە خەو زڕانی شەوی توش دێ يعني بير دكاتوا لو صلان هالروجة بدلك بنا عشتك دي لو أمن توانان نية حتى يكبدل لبوخون بكرم كوابو أو كاتلك هرخوي توشي عقدي نفسي دي عائلة كش توشي عقدي نفسي دي كاتلك أو عائلة ناتواني مستلزماتي زانكوي لبو دابين بكا وقفي ويست من باش بحالكم أستاذ درسم بكتشي دقول لمجموعة أوي شقكاني عايدي وزارة إعلام برامر منصور ميليا لبغداي أوي بغداي بيني بيتزاني أو ذاك درسك خلاص بو قلت ما نصا أو دلابي خرده وجزاني وتجدد $2 بيستران $2 كادر بيشيشكار $2 هموتان كان هات بيلاو فنزا زوتي كيدابو بيلاوي بي فنزا زوت خوا عقادارا چی دەڵێن ئەوە خوا شاهیدە لە سەقسەکەی من ئاگادارە جوان
ئەوجارە شخصەکە بۆ ئوستاد چل قات 500 ڕیبات کە پێی دەڵێن بۆ ئینبار بە تورکی نازانم بە کوردی ملپێز بێ احتیمالە بەنسبەت کراس کە ئێستا ناویان لێ نایە قەمیز وا ئاگادارە بە دەستە دەیکڕینەکە ڕەنگەچی لە دەست بچی دەستە جاروەیە دەرزەندەیە جاروەیە دواڵدەیە دەرزەنەکەی بیر کامل دەشوێنەکە ڕەنگەچی لە دەست بچی بە برادرانی ئەوان فەرموو ئەڵێ ما دەرفەتش بین بە برادرانی دیکە لەسەر هێڵن بتوان هەمووتانم بەخواز سپارت بەخۆ بە برادر و کادر و کاگەڕەحمان دەچم لای پەیوەندێکی دیکە کاک ئەحمەد لە چەمچەماڵە وەردەگرم کاک ئەحمەد گیان سڵاوی خوات لێبێ سڵاوی خوات لێبێ و سلام عەلەیکوم وعەلەیکە سەلام و ڕەحمەت الله خەچی براگیان سەر هەردوو چاومان کاک ئەحمەد گیان چاوەکەمی وەڵا سەبارەت بە تەوەرەکەت تەوەرەیەکی جوانە من پێم باشە ئەو یەکپۆشیە بۆ جلوبەرگی قوتابیان لە باخچەیەکی ساوایەنەوە تا زانکۆکان لەبەرەوەی بۆ تۆ سەری خوێندکارێکی لە زانکۆ لەوانەیە لە ڕووی مادیەوە وەزعیەتی باش بێت ڕاست بەڵام سەیرەکەی خوێندکارێک لەوانەیە لە ڕووی مادیەوە وەزعیەتی تۆزێ لاواز بێت سەیرەکەی لە ئاستی جلوبەرگا سەیرەکەی حەز بە کەم و کورتیەکات لەوانەیە لە ڕووی دەرونیەوە سەیری خوێندکارەکانی دەوروبەریەکات هەر ڕۆژی بە جلوبەرگێک و هەر ڕۆژی بە شێوازیەکەوە ئەم خوێندکارەکەەوە لە ڕووی مادیەکە وەزی خراپە لەوانەیە هەست بە نەقص بکات ئەلو کاک ئەحمەد جەمان لێتە بەڵێ کاک ئەحمەد تۆ پێ دوای بەشێک لە بەڕێستان خۆتان قوتابیتان هەیە لە زانکۆ بەیاخۆ لە خوێندن بەڵێ بەڵێ هەیە خوێندکارمان هەیە ئێستا بەشێک لەوانەی کە دژی ئەم بابەتەن یان ڕایان وایە کە دەڵێن ئەمە دەبێتە هۆی بارگرانی بەسەر خێزانەکانەوە چونکە دەبێت لەگەڵ ئەم جلوبەرگانە دەکرێت بۆ منداڵەکانی حتمما دەبێت هەر منداڵێک یاخود هەر قوتابیەکی نێو زانکۆش بێت دوو دەستجلی هەبێت بۆ منە دوو پانتۆڵی ڕاستاسی دوو پانتۆڵی سپی کراسی سپی بۆی کە بیگۆڕێت ئەنێکجار لەگەڵیش ئەبێت جلوبەرگی دەرەوە بۆ منداڵەکانیان بکڕن ئەمەش بارگرانیە من ینی ڕای خۆت چییە لەسەر ئەم بابەتایە دەبێت هۆی بارگرانی بۆ خێزانەکان لە ڕووی ئابوووریەوە سەرۆکی خێزانێک بەڵێ نازانم لەبەرەوەی بۆ تۆ قوتابیەک بە دڵنیاییەوە ئەگەر یەکپۆشی نەبێت لەوانەیە نەک دوو دەست لەوانەیە 4 دەست 5 دەستجلی پێویست بەوە مەکتەب هەتا بە درێژای ئەو ساڵە تاکو کۆتایی قوتابخانە ینی تۆ ئەمە وەکاتێک نییە تۆ ئەگەر دوو دەست جل بۆ تەلەبەیە بکڕیت لە قوتابخانە بێتە بارگرانی بۆ اینجا تۆ بتوێنێتەوێت ئەم جلا بتوێنێتەوێت دەبێت مەسەن لە 2 ڕۆژ 3 ڕۆژ جارێک گۆڕانکاری بەسەرا بێت لە ڕووی پاکوخاوێنیەوە بەڵێ ئەمە سەبارەت بە تەوەرەکەتان ئەگەر ڕوخسەتم بدەیت تێبینیەک مێ لەسەر کەناڵەکەتان خزمەتتان کاک ئەحمەد گیان چاوەکەمی بەڕێزی لەم دوایانە بە سەبارەت بەم خۆپیشاندان و ناڕازایەتیانە هیچ ڕووماڵێکم نەبین لە کەناڵی پەیام سەبارەت بەم خۆپیشاندان و گرتبوونەوەیە و ئەم داواکاری هاوڵاتیانە پێم خۆش و کەناڵەکەتەوە کەناڵێکی ئۆپۆزیسیۆن ڕۆڵێکی کاراتان ببینایە هەم لە ڕووماڵکردنی خۆپیشاندانەکان هەم وەکو سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ئەوایە موقفێکان بنوانایە سەبارەت سەرکردایەتی کۆمەڵ وتەبێژەکان ڕاگەیانەیەکی بڵاو کردەوە سەبارەت بە دەستگیر کراوانی خۆپیشاندانەکان و چالەکانی کۆمەڵی مەدەنی بەڵام ئەگەریش باز نەکرابێت لەوانەیە پرۆگرام و بەرنامەی تایبەتی خۆی هەبێکان ئەم کەناڵە یان لەوانەیە ئەم حیزبە دید و بۆچوونی جیاوازی هەبێت لەبارەی خۆپیشاندانەکانەوە و بابەتی ئەم بابەتە خۆتش خۆشت باشتر دەزانی کە بابەتی سیاسی لەوانەیە ئامانجێکی تایبەتی هەبوو بێت ئەم خۆپیشاندانە بۆیە نەچۆتە ژێرباری هەم بەشداریکردنی هەم گواستنەوەی خۆپیشاندانەکانەوە سەگەت زۆر جوانە بەڵام بتوێنێتەوێت کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی ئێستا لە بەعەسڵی واقع خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزانن ئەوایە لێدوانێکیان هەبوایە مەسەلەن کۆمەڵێک هەل لە ڕووی ڕۆژنامە نووسیەوە مەسەڵەن ڕۆژنامە نووسەکانیان بە هیچ شێوەیەک ڕووماڵی ئەو خۆپیشاندانەیە نەکرد بەڵێ ئەم خۆپیشاندانانە هەموو کەسێک ئەزانێت لەوانەیە ئەوانەی کەوا مەسەلەن سەرکردایەتیەکەن بەڵێ بەناو کۆمەلگا و خەڵکەوە مەسەلەن بەڵام داواکاری خەڵکی تێدا داواکاری خەڵکەکان بۆیە منش پێم خۆش بوو کۆمەڵی ئیسلامی وەک حیزبێکی سەرەکی لەسەر ئاستی کوردستانە بەڵام ئەوەیە هەرچەندە بابەتەکەشمان نەمەنیە کاک ئەحمەد لەوانەیە زۆر جار تۆ ڕووماڵی بکەی یان ئەم خۆپیشاندانە باس بکەی گوناحە لایەنێکیش خۆی بکات بە خاوەنی و بەردەوام باسی بکات و بە دەستکەوتی خۆی بزانێت ئەوە ژێ زۆر ڕاستە باشە براکەم زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە چەمچەماڵ سپاس بۆ پێ زۆر سپاس بەڵا زان خۆشەویستان
لە ئێستادا قسە و باسی هاوڵاتیان هەر چەندە لە ڕێی کوردستاندا چەندین قەیرانی جۆرا و جۆر هەن هەر یەکەوە بە شازی خەمی ئەم کۆمەلگایەتێتی خەمی ئەم قەیرانانە یاخود ئەم شتانی کە لە کۆمەلگای ئێستەما هەن ینی بەشێکی زۆر لە خێزانەکان لە ئێستادا خەمی زستانیانە کە چۆن نەوت دابین بکەن بۆ زستان و بۆ نرخە زۆری کە لە ئێستادا هەیە بەشێکی دیکە خەمی موچەکانیانەوە دواکەوتنی موچەکانیان کە کاریگەری هەیە لەسەر ژیانیان وەروەها گرانی نرخی ئەو شمەکانی کە لە نێو بازارەکان داهانیان بەشێکی زۆر لە شۆفێران نیگەرانن و لە ڕووی دەرونیشەوە ئازار دەچێژن بەوەی کە نرخی بنزین و سوتەمەنی بە ڕادەیەکی زۆر گرانە ئەمەش ئەم بابەتش کە بۆ ئێوەمان هەڵبژاردۆ بە گومانی تێدانە کە خەمی هاوڵاتیان و خەمی خێزانەکانە و زۆر جار تاوەکو ئێستا ڕوون نەبووەوە کە ئایا ئامان چییە لە یەکپۆشی نێو قوتابخانەکان یاخو نێو زانکۆکان حکوومەت لایەنە پەیوەنددارەکان دانەوێت لە ڕێگەەوە بەچی بگەن و ئایا ئامانجێکی دیاریکراوی هەیە بە تایبەتی ئەو خێزانانی کە زیاتر پابندی ئاینی پیرۆزی ئیسلام وە نێو خێزانەکەیان کچەکانیان باڵاپۆشن ئەنی بەشێک لە خێزانەکان و بەشێک لە خوشکان بەردەوام خەمی ئەویان هەیە کە ئەم یەک پۆشە کاریگەری هەبێت لەسەر شێوازی لەبەرکردنی ئەو جلوبەرگەی کە خانمان و خانمێکی باڵاپۆش دەیپۆشێت دەچمە لای پێندێکی دیکە باوکی محەممەد لە ڕانی وەردەگرم باوکی محەممەد سڵای خوا لێبێ کاکە دانیار سڵای خۆی گەورە لێوی باش برا عەلەیکە سەلام سەرەر دوو چاومان باوکی محەممەد چاوستا و سەلامەتی وەڵڵاهی کاکە دانیار بەڕاستی من بابەتەکەی ئەو ڕۆتم پێ زۆر شیاو نییە لەگەر وەزعی سیاسی و وەزعی گوزەران و کێشەی خەڵکی ئەو ڕۆکە ئەو کۆبوونەوە گرنگەکرا لە هەولێرێ ئەو هەمە سەرۆک حیزبەکان بانکران دەبوو بابەتەکە لەسەر ئەوە بە دەبوو بابەتەکە لەسەر خۆ پیشاندان بە کە ئەو حەڵقەی جەنابێت ئەو بەرنامەی جەنابێت یەکەم بەرنامەیە لە دوای ئەو حەدەفە گرنگەی کە لە هەرێمی کوردستان ڕوویدا سەبارەت هەندێک ئەو گفتوگۆی لەگەر ئەو برای پێشتریش کە جەنابتان بوو لەگەڵی کاکە دانیارجان من بەڕاستی ئێستا من وەک پێشمەرگەیەکی کۆنی بزوتنەوە وەک پێشمەرگەیەکی کۆنی بزوتنەوە گریانم دێ لە حیزبە ئیسلامیەکان بەڕاستی خۆزگە بمردبام بەس ئەو حیزبە ئیسلامیانم ئەوها نەبینی بەیە دوو لە گیانی تۆ ئینشاءڵڵا تەمەەن درێژە بی وەڵڵی خۆزگە بمردبامە خۆزگە لە شەڕەکانی ناوە خۆش شەهید بووبامە بەس ئەو حیزبە ئیسلامیانم ئێستا ئاوا نەبینی بەیە کاکە دانیار ئێمە جەرگمان بۆ ئەو ئیسلامە دەسووتێ ئێمە گیان و سەر و ماڵمان پێ خۆڵەمێشە لە بۆ ئەو ئیسلامە ئەو ئیسلامە بەرز بێ بە هەزاری وەک ئێمە ببێ بە سوتەمەنی کاکە دانیار زۆر بەداخۆ من جاران لە زۆر بەرنامە گلەی لەو دەسەڵاتە دزوو مافیایە دەکەم دەڵێن دەسەڵات لە دۆڵێکە و خەڵکیش لە دۆڵێکی تر بە ئێش و ئازار و مەعاناتەوە کاکە دانیار زۆر بەداخەوە یعنی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی من ڕەخنە لەو دوو حیزبە ئیسلامی دەگرم لەبەروەی بەڕاستی عیبتان من دەهێشێنی من ئازار دەداتن خۆپیشاندانە کرا یعنی لە بۆ ئێش و ئازار و مەعانات و مەشاکیل و کەم و کوڕی و خزمەت نەکردنی خەڵک بوو نابتە ئەوەی حیزبێک نابتە یعنی دەستکەوتی حیزبێک حیزبەکە فەرمو ئەو ئیوی ڕۆی دەباس پێینێکە بە حیزبە ئیسلامیەکان بێن ئەوانش خۆپیشاندانێک بکەن من دڵنیام کە چۆن دڵنیام خۆی گەورە تاکوتەنیایە ئاوا دڵنیام ئەو دوو حیزبە ئیسلامی لەگەڵ خۆپیشاندان نین نانەوێ دری دەسەڵات بێشێنن کاکە دانیار مەسەلەی کوردی هەیە دەرێت دۆست دەدگریێنیتن بەڵام دوژمن پێ دەکەنیتن من پێت دەڵێم هەتا ڕۆژی قیامەت هەتا لەسەر ئەو جۆرە سیاسەتە بەردەوام بن ڕۆژ بە ڕۆژ کورسەکانتان کەم دەکا و بە حیاتی نابنە بەدیری ئەو دەسەڵاتە زاڵم و دکتۆرە ئەو دیکتاتۆرە کاکە دانیار بەڕاستی ئیسلام ئاوا نییە ئیسلام ئاوا بێ هەڵوێست و بێدەنگ و ترسنۆک نییە کاکە ئێمە مامۆستای ئەمیری کۆمەڵ ئیسلامی بە یەکەم دروستمی جیهادەوە ئێمەی دروست کرد و پەروەردەکرد ئیسلامی سەرەتا وا لای ئێمە خۆشەویست کرد کە ئیسلامە بەرنامەی عیزەت و شەهامەت و پیا و ئینسانی مەردە وای ئێمە پەروەردەکرد کە ئێمە ڕزقەکانمان لەژێر سێبەری شمشێرەکانماندایە
يعني منطقينيته لقرتنك ولا دصلاتك ولا آسايشك وبوليسك بترسي يا أو تدري بربرس برادر كان ينير شيني تنجي تناولي لخو بشان دابا كاكا دانا الخلق بيسوت السربية نقاقاي خلق ببرنامج يكفوشي صار سري كيشو مشاكلي أبوري وخدمة جزاري وكميل كهرباء وبرزي وجراني نوت وجراني كالاكان صار سر نابتن كاكا دانيال براستي تقول أو سياسة كلاسيكية ويروا بكن بحياتي نان ونوضلي مسلمانان نقضلي خلقوا الجماوة نزور بداخل أو خسانة دكا الإسا براسي تفيبرن زرق مجان دكا زربي زوري برادركاني قديمي شمهمون شهيد بون يعني من بداخل الإسا أو حركة أو حزب إسلامي أنا أعواد بينهم أعواد بيها ويسن والله قريانا والله خوش محمد رقب دم بكرتي والله من دمه أوز عم نبيني با والله هيج خوا يعني أسفهم لوينيك أخوا بكاتن زور باشا براكي من زاران يد مسلمان كيش بەڵێ باوکی محەممەد بەڕاستی گرنگە ینی خۆپشاندان ئەنجام بدرێت لە ڕیمی کوردستاندا و زۆر جار دەزانی کە خۆپشاندان ئامانجی خۆی پێکاوە بەڵام گرنگە کە خۆپشاندان ئەنجام دەدرێت بە بەرنمەیەکی تۆکمە کە دوجار ئەو خۆپشاندانە بە ئامانجەکان بگات ینی هاوڵاتیان بە ئامانجەکانیان بگەن ینی بڕابکە ئێستا ئەگەر کۆمەڵ و یەکگرتو یاخو لایەنە پۆسیۆنەکانی دیکە بێن بەتایبەت ئەم دوانە کە لە ئێستادا زۆر قسەیان لەسەر دەکرێت کە بۆچی خۆپشاندان ئەنجام نادەن یان ئەگەر بێن و خۆپشاندانێکی گەورە و بەرفراون ئەنجام بدەن هاوشەوی حەڤەی شوبات کە چەندین هاوڵاتی تێیدا شەهید بوو ئەمە هیچ بەلایەکەوە بەشێکی زۆر هاوڵاتیان دەڵێن خەتای ئەم دوو حیزبە بوو کە ئەو کەسانە شەهید بوو نەدەبوو خۆپشاندان بۆ شێوازە بکرێت و وای لێبێ زۆر جار دەبین خۆپشاندانەکانش بەلا ڕێدا دەبرێت وە کەسانی دەسەڵات بە ئامانجێکی دیکە ئەوە جێبەجێ دەکەن بەڵام هەرێکی لەم دەسەڵاتداران هەرێکی لەم ئەم حیزبە ئۆپسیۆنەکان با بڵین بەرنامەیەکی تایبەت بە خۆیان هەیە من دڵنیام کە بە هەر ڕێگایەک بێت دەیانەوێت خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان بێن نەدی ڕاستە ڕەخنە و گلەی و گازندەیان لێ دەکرێت بەڵام بە گشتی بەرنمێکی تایبەتیان هەیە سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆژ کە باس لەوە کرد کە کۆمەڵی دادگەری دەبێت هەڵوێستی هەبێت لەبارەی کۆبوونەوەکان و لەبارەی ئەو ئەشتانی کە پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە بخرێتە ڕوو من نازانم ئەگەر ئاگادار بیت سەرۆکی کۆمەڵی دادگەری کە لەو کۆبوونەوەدا بەشداری کردووە بە ڕاشکایی پێی وتون کە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان بەرپرسیان و بەرپرسەکان و لە نێوان هاوڵاتیاندا وەروەها باسیشی لەوە کردووە کە بە هیچ شێوازێک هاوڵاتیان متمانیان باڵبژاردنەکان نەماوە گرنگە کە متمانە بۆ هاوڵاتیان بگەڕێنرێتەوە باسی لەوە کردو کە هاوڵاتیەکی زۆری ئەم هەرێمە تووڕێ و نیگەرانە لەم دۆخی لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیەوە پەیوەندی پێوەکردن دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرون وەردەگرم کاک عەبدوڵڵا یاسڵای خوا لێبێ دەکەم بەڕێزی سەرە دوو چاوم کاک عەبدوڵڵا بەرنامەتان لێ دەکەم عزیز ئێمەی سەر چاومان وەڵی وەکو ئەو برایە کاک ئەحمەد لە چەند سەماڵەوە فەرمووی بەڕاستی جەماعەتی کۆمە و یەکگرتو هیچ هەڵوێستێکیان نییە بەرامبەر بە زۆرەی لە شعب و میلەت دەکرێ هات بەم چلەی هاوینی ئەستا بەرلێ نەوت بە 370,000 بەم چلەی هاوینێ چی شت هەیە لەسەر هاوڵاتی گیان کراوە باتی دەرامەت بەنزین گاز نەوت ئەمان دەبوو هاتبانە پاڵ دەنگیان هاتا پاڵ دەنگی ئەو جەماوەرەی ئەوانی هاتبانە مەیدانی ڕۆخ و شاسواری ئەوە خوان ئیسلامی دەزانن ئەمما مەسا عەلی باتێر ئەها جەماعەتی کۆمە و چ دانی کۆمەڵی لە بەکوزا لە ئەحمەداوای بۆ خۆی بۆ ساخی مامزەلال پێی بۆ عەلی باتی بێتان نەدرێ وریابن بۆ خۆی بۆ ساخی ئەو هەموو ئەندامەی بدرێت بە کوزا کردی دیاری و دەستی خۆی بۆی تاریخی پێ بڵا بڵێ ئەمە خاوەنی ئەمەندە شەهیدەینە بنێک و کوڕە بڵاو بنەوە هەرونا هەر یەکەم بۆ نەبەدێکی بۆ خۆی بۆ ساخی ئەمە زۆرم گلەی لە عەلی باتیە ئەمن وەکو ئەندامێکی کۆمەڵ بووم بەڵام لەو کاتەیەوە ئەمن براکم لەو حسابەیدا شەهید بۆ دوو عایلەی لە پاش بەجێماوە نۆ منداڵی ساوای لە پاش بەجێماوە بەڵام بەڕاستی هیچ هەڵوێستێکیان نییە ئەگەر ڕێم پێ بدەی مەمنونم زۆر باشە کاک عەبدوڵڵا ئەنی ڕێگەت پێ دەدەم بەڵام هەرچەنە تەوەرەکەمان لەسەر ئەو بابەتە نیە ئەمە بابەتێکی تەوەرەکە لەسەر خۆپیشاندانی لەسەر دەبوو ئەوانی هەڵوێستێکیانە بە هاتبانە ڕێز جەماوەر ئەبووە ئەبی دەنگی خواست با پاڵ دەنگی مارەزەی
ئەمە ئەم ئەو داواکاریە بۆ هەموو میلەتە ئەمە دەستوی تاکوی بەمانگەی هیچی دانامەدرێ مەعاز وەکو خۆی نادرێ هیچ خزمەت گوزارێک لە وڵاتدا بۆ ئەم کارۆچەر و شیرنە هەر بۆیان نامێنێ ئەم کوردی وە خەڵ نامێنێ ڕۆژێک ئەبێ بە جێگیەوەن بەڵام پێویستە ئەم بە سەرکردانە وەکو دوو پانی ئاو وەسەر لەو شعبولمیدەکەی بدەنەوە کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا ئەرکی ئۆپۆزیسیۆن لە تەواوی جیهاندا چاودێریکردنی حکوومەتە نەک ئەو بابەتانەی کە تۆ باسی دەکەی موچە بۆ هاوڵاتیان دابین بکات گەندەڵی و کۆمەڵی بابەتی دیکە ئەو لەسەرێتی کە کەشفی بکاتوە بۆ هاوڵاتیانی بخاتە ڕووکە دزی و فزی لە وڵاتەدا دەکرێت بەڵام ئەرکی ئەو نییە کە نرخی سوتەمەنی کەم کاتەوە دەکرێت لە ڕێگەی ئۆپۆزیسیۆن فشار دروست بکات لە ڕێگەی ئەو فشارەوە حکوومەت ناچار بێت ئەوە بکات لە سەبارەت بە خۆپیشاندانەکانی وەک ئاماژەم پێکرد بەڵێ کاک عەبدوڵڵا گرنگە کە خۆپیشاندان ئامانجێکی دیاریکراوی هەبێت وە هاوڵاتیان کاتێ و خۆپیشاندانە دەکەن بە ئامانجەکانیان بکەن هەر حیزب و لایەنێک ئەجێندا و بەرنامەیەکی تایبەتی خۆی هەیە ئەنی من نازانمە گەراگاداربی ئەم خۆپیشاندانی دوایی کرا بۆچی زۆرێک لە وڵاتیان متمانیان بەم جۆرە خۆپیشاندانانە نییە ینی هۆکارەکە بۆچی دەگەڕێتەوە دوای ئەوە میدیای کۆمەڵی دادگەری کە بۆچی ئەم خۆپیشاندانە ناگوازێتەوە چۆن دەکرێت میدیایەک ئەم خۆپیشاندانە بگوازێتەوە و بەردەوام باسی بکات لایەنێکی دیکە بخۆی بە پاڵەوانی بزانێت و کوردوتنی ترش و خۆی پێوە بخوات بۆیە ئاگاداری کۆمەڵی بابەت بین کە زۆرێک لە هاوڵاتیان لەوانەیە ئاگاداری بەرنامە و پلانی نێو حیزبەکانی نێو هەرێمی کوردستانە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی ئەیوب لە چەمچەماڵ وەردەگرم باوکی ئەیوب سڵاوی خوات لێبێ کاک حەمەڕەشید لە ژارا وەردەگرم کاک حەمەڕەشید سڵاوی خوا لێبێ کاک حەمەڕەشید دەگەل لەسەر بابەتەکەمان قسە بکەی تۆش ئێوارەت باش سەر هەردوو چاوەکانمان ئێواری تۆش باش کاک حەمەڕەشید سڵاوی خوای لە جەنابتون لە بینەران و بیسەرانگلەی بڵێ مەکە وعەلەیکە السەلام بەڕێزی ئیدارەی حیزبەکەی خۆشم دەکرد ئەگەر بەیانی دەر نەکرد بە هەر بەیانێکی ناڕەزایی و دەرکرد بە ئەو دوو حیزبە ئیسلامی هەر سێک دەری کرد کۆمەڵی دادگەری ئەم بەیانی نامی دەرکرد وابە من دەکەن ئەوەی مەعارەزەیە تەقەید یەکتر بکەن یەکتر بکوژن باشە نێگەرن لە دەسەڵاتی وەرگەڕێنە یەک کرێدە بابە کەی وەختی باڵا پۆشیە مەهاگە لێ مەعاش بە 50 شەوی دەدرێت کاک حەمەڕەشید لە تەوەرەکانی دیکەشمانە باسی موچەشمان کردو و باسی ئەمەش هەر گرنگە بۆ هاوڵاتیان باڵا پۆشە باڵا پۆش نییە وڵی بەیانی چاک بە ئاگام لە وەزیرینی پەروەردە هەبوو قراری چاکیان داوە پێویست ناکە پێڵا بڵین تێگەیشتی دەستی خۆش بێ لە ئەنگری دەسەڵاتیش نیم بەڵام بە من دەکەنەتی ئۆپۆزیسیۆنە سەنگەری لێکتر بگرن با قورعاوانە بێ دەسەڵات ناکەوی کە دەست یەکتر کوژن شاسوان بێبی کوژن ئەو عەلی بافری بکوژی ئەویدی منە بەهادینی بکوژی با سەنگەریان لە یەکگرتووە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کاک حەمەڕەشید لێگرتن نییە بۆ پژراو بەیەک نییە میلەتی فەقیری گیراو بۆ بەیانێک و دەرنەگرت بۆ ناڕازی نەبوون بۆ ناڕازایی دەرنەبڕی وەکو زەحمەتکێشانی بۆ زەحمەتکێشان و حیزبی شووعی ئەگەر هەر نەبابوو گوت بە ئەمەزی قەناعەتی من نییە بۆ خەڵکی بێتاوان دەگرن خۆ هەموو شاسواری نەبوو بکاکە پیاوی چابە دەستخۆشە لێ دەکەم با زۆر بۆ نێو نەکەوم زۆر سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراوە لەگەڵمانە وەڵازان و خۆشەویستان ئێوەی ئازیز دەتوان لەسەر ئەو بابەتی کە دیاریمان کردووە قسە و باسکردنەوە ڕای و سەرنجی و تێبینی خۆتان لەسەر ئەو بابەتە بخەنە ڕوو لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت دەچمە لای خوێندنەی بەشێک لەو کۆمنتانی ئەوەی عزیز کە بۆ ئەم بابەتەتان نووسیوە سیتا محەممەد دەڵێ دیسان مزایدەیە بەسەر گیرفانی چینی هەژاری نێو کۆمەلگا وەروها شاد شەریف دەنووسێت یەک پۆشی کاتێک جوانە هەمووی بەجلی کوردیەوە بێت نەک یەک پۆشیە کە سیمای کوردەواری پێوە نەبێت دایکی محەممەدیش دەنووسێت کارێکی باشە و ئێمە لەگەڵی داین نوری دەنووسێت یەک پۆشی بەرهەمی یاسایەکە بۆ لێکۆڵینەوەی جیهانی بۆی جیاوازی نەکا لە نێوان هیچ چین و توێژێکدا دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک فازیل لە هەولێر وەردەگرم کاک فازیل سڵاوی خوات لێبێ لە دوو چاومان کاک فازیلیان لەسەر بابەتەکەمان چ تێبینی و قسەیەکە دێ والله لەسەرەوە یان بۆ هیچ هەڵگەستەکان نییە بەرامبەر پارتی بێچێتی بەڵێ ئالۆ
کاک فازڵ گوێم لێتە بەڵێ الو کاک فازڵ گوێبیستی توێن بەردەوام بەفەر برنامج حدث بتمر تعطيه شيء صلاح الدين بهادين علي بافير أنا أقول بنا وش كافر أنا خدش بيانجو لا خدش خراف ما أقول بنا وش ما مش خاصة دوائي بركة بزور هبل ئاین تۆ دەڵێ کۆبوونەوەیان نەکردایە لا لبر بارتي شتي دانشن أنجو كومال يقفتو كوبنا لقى ما كان لا ما مدخرات ونو أنا إنسان ده بيوه هالويل بيمشي شافر عبد الواحد يفتح هالويل تيمات كيعوانا يعني شو ما قام كده له خبز صاداني أنا قال له تلفزيون إيش بسان نادن أنسون بين الويل تاني خبز سكان أمولتي يباش سبني خير كده تام تاكتي زۆر باشە زۆر دارت شي بعد ذاتي من كومنا إذا ما قلنا كم بارتي وشيء شافر عبد الواحد بيموت زنا ما في أنا فكر كم يعني جا لە کۆبوونەوەکانی شارەوانەیان پێ دەڵێن والله يا بناري والله في تشانه غاربا كومن يدرسوا هذه كان يستشاننا لە کۆبوونەوەکانی شار ڕخنیان لە دەسەڵاتدا بوو و کاتێ نوێنەری نەتوەیەکگرتوەکانیش لەوێ بۆ باسییان کردو کە ئەم هەرێمە أنا كومن بڕێ هذه شافر عبد الواحد لما اللي درنا أنا بس عندنا مش أقول سنة زاد أنا أنا ويدنا أنا مش بدي أستوى ويستي هي کاک فازڵ لەسەر بابەتەکان هیچ قسەیەکە هەیە ها لەسەر بابەتەکەی ئەمڕۆمان هیچ قسەیەکە هیچ سەرنجێکت هەیە لا والله يسمى خير زۆر باشە زۆر سپاس بۆ کاک فازڵ لە هەولێر و لەگەڵمانە بوو بەڵازان خۆشەویستان ئەم بابەتی کە بۆ ئێوەی ئازیزمان باس کرد گرنگی بەشێک لە هاوڵاتیان بۆ تایبەت قوتابیان و قوتابیانی زانکۆی سەلاحەدین کە چی دیکە لە ساڵی نوێی خوێندندا دەبێت بە یەکپۆشیەوە بچنە نێو زانکۆکەیان و وەک زانکۆی سەرۆکی زانکۆی سەلاحەدینیش ئاماژەی بۆ کردووە کە دوای ئەوەی کە ڕاپرسیەکە ئەنجامدرا بەشێکی زۆر لە سەرۆکی زانکۆکانی دیکە پەیوەندی پێوە کردوون بۆی کە بزانن ئەنجامی ڕاپرسیەکە چیەوە دوجار ئەم ئەزمونە نوێیە بۆ زانکۆکانی دیکە لە هەرێمی کوردستاندا بگوازرێتەوە کە ئەوانیش ڕاپرسیەک ئەنجام بدەن کە ئایا دەیانەوێت قوتابیەکانیان بە یەکپۆشیەوە بێن نێو زانکۆ پەیمانگاکان و هەروەها ئەو کەسانەشی کە نایانەوێت لە ڕێگەی ئەم دەنگدانەوە یاخود ئەم ڕاپرسیەوە دەتوانێت خۆیان یەکلایی بکەنەوە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک سەردەشت لە شارەزوو وەردەگرم کاک سەردەشتیان سڵای خوا لەوێ سڵای خوای گەورە لە جەنابی سڵای خوای گەورە لە کەناڵی پەیامی بەڕێ وعەلەیکە سەلام سەرهەردوو چامان کاک سەردەشتیان بە قوربانم کاگە جارێزی تایبەتیتانێ و خۆشەویستیم بۆ هەرموتانەیە و خۆشەویستیم بۆ جەنابتان عزیزی ئێمەی خۆی گەورە خۆشەویستە لێ نەسێنێ قوربانم برای جەوەڵایی لەسەر ئەم تەوەرە حەزان بستەگەم حەزەکەم لەسەر تەوەرێکی تر بستەگەم ئەگەر ڕێم پێدەنەمیتانەوێ ئەگە بە کورتی لە خزمەتە قوربانی ئێوە برای جەوەڵام من هیوای سەرکەوتن سەرفرازی بۆ ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامیە خوازم و هیوای سەرکەوتن بۆ سۆرە عومەر بە تایبەتی بۆ ئەو پیاوە بەڕێزە زۆر سپاس بەنای ئەوانی شەوە کاک سەردەشتیان قوربانە نمونەتان زۆر بێ نمونەتان زۆر بێ و ئیشەڵا من هیوای سەرکەوتن بۆ جەنابتان نەخوازم کاک سەردەشت بەشێک زۆر لەو پەیوەندیانەی کە قسەباسییان لەسەر لایەنە ئۆپۆزسیۆنەکان هەبوو پێت وانە وەک بەڕێزێکت پێت وانە کە بایکۆتکردنی دەنگدان و نەچوونی هاوڵاتیان بۆ دەنگدان کاریگەری کردو لەسەرەوەی کە ئۆپۆزسیۆنیش نەتوانێت بە شێوازێکی لاواز ڕۆڵ ببینێت بەداخەوە کە ئەمە ژەر بۆ هاوڵاتیان دەگەڕێتەوە کە متمانیان بە لایەنەکانی ئۆپۆزسیۆن نەبووە بتوانن بە جوانی و بە ئەو بەرنامە یاخود ئەوەی کە هاوڵاتیان دەیانەوێت جێبەجێ بکەن بوون لە هەڵبژاردننی ڕابردوودا بینیمان کە بەداخەوە بایکۆتکردنی هەڵبژاردنەکان بۆ مایەوەی کە لایەنە ئۆپۆزسیۆنەکان کەمتر دەنگ بێن و کەمترین کورسی بچێتە نێو پەرلەمانەوە قوربان جان قسەکەی تۆ تا من حەزەکەم هەموو کەسێک بڕوا بۆ سەر سنوەکانی دەنگدان دەنگی خۆیان بدەن بۆ حیزبە ئۆپۆزسیۆنانە و مەشکم دەنگی زۆر بێن و داگرگمانێک ئێستاگەی یۆک بەڕێز سۆرە عومەر وڵی داگوگی زۆر زۆرێکی لە پەرلەمانی کوردستان داماوە دوو جار تەقەیان لێگرت تەقەیان لێگرت خوشکەکەیان کوشت لەم نەهامەتێ زیاتر کورد چی بکە یعنی بەڕێز سۆرە عومەر چی بکە بەڕاستی پیاوی مەردی وەک ئەو پەرلەمانتارەت باوەڕ ناکەم لە هەموو جیانە هەبێت و برای بەرز من ئەندامێکی ئەندام و لایەنگرێکی بستنەوەی گۆڕان بووم بەڵام ئەم دەنگانە هەستان چون دەنگم با بە سۆرە عومەری بەڕێز
دەنگە ما بۆ ئافرەتە بەڕێزە بەڵام دەگەم چوو بۆ سۆرامەوەی کە لێرە خۆی کاتگر بوو ئەو مرواری خان کاکسە دەشەر هەر لە کاتی دەرکردنەکەش یا لە پەرلەمانی کوردستاندا کەمترین هەڵوێزە بوو لەلایەن پەرلەمانتاران لەلایەن هاوڵاتیانەوە کە بەردەوام بەرگری لە هاوڵاتیان دەکرد. قوربان جاخر ئەو خەڵکەوە فای نییە برای بەڕێزم زەلام هەبوو عفو بەڵێ کاکسە دەش قوربان گیان زەلام هەبوو لە زیندانەکانی هەولێر و دووهۆکە بە 2 ساڵ کوڕکچەکەی خۆی نەبینی ئەم هەستا لە سلێمانیەوە بردی بۆ دووە بۆ هەولێر زیندانەکەی بینی آخر ئەمە ئەگەر سۆران عومەر نەبێ چه ئەندا پەرلەمانێکی تر دەتوانێت لە کوردستان و لە عێراق بچێت زیندانی خۆی ببینی آخر وەڵڵای ئەم پیاوە بەڕێزە هەڵێسێکی زۆری من هیوای سەگۆنی بۆ خوازم خوایە من مەرگی من پێشمەرگی سۆران عومەرکەوێ ئەو کوڕە بەڕێزە قەت نمونەی نابێت درۆیە نمونەی پەرلەمانتار یەک سۆران عومەر نییە. زۆر باشە زۆر سپاس بۆ کاکسە دەش لە شارە زورۆ لەگەڵمان نبوو ئینشاءڵڵا تەمەنی کاکسۆرانیش درێژ بێ. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵا زان و خۆشەویستان بە یارمەتی هاوکاران بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.